بەڕێزان سڵاوی خۆی گەورەتان لێبێت دەمانەوێت لە بەرنمەیە ئەم جارەماندا تیشک بخەینە سەر بابەتی باڵاپۆشی ئافرەتان و خۆداپۆشینی ئافرەتان لە ئاینی پیرۆزی ئیسلامدا و پەیوەندی خۆداپۆشین بە مانگی پیرۆزی ڕەمەزانەوە کە ئێستا ئێمە لە مانگی پیرۆزی ڕەمەزانداین پێویستە باز لەوە بکەین کە ئایا خۆداپۆشین فەرمانێکی خوای پەروەردگارە و جێبەجێکردنی ئەم فەرمانە تا چەندە ئافرەتان پێویست دەکات پێوەی پابند بن و سەر پێچێک لێکردنی چۆناهیە. سەرەتا فەلسەفە و مانای حیجاب ئەگەر باس بکەین حیجاب خۆی بە مانای پۆشینی بەرگێک دێت کە جەستەی ئافرەت داپۆشێ غەیری ئەوەی کە خوای پەروەردگار دایناوە خوای پەروەردگار دایناوە چەندەی لەشی ئافرەت داپۆشرێ بۆ دەرەوەی خۆداپۆشین بە مانای ئەمە دێت هەموو ئەو شوێنانەی کە خوای گەورە ئەمری پێکردووە داپۆشێت ئەو ئافرەتە دایپۆشێ. حکمت لە واجببوونی حیجاب یان فەلسەفە لە بوونی خۆداپۆشین بۆ ئافرەتان تەنها ئەوەیە کە ئافرەت وەکو مرۆڤ لە دەرەوەی گەڵ خەڵقیدا مامەڵە بکات لەگەڵ کۆمەلگادا مامەڵە بکات ئەوە بەڵگەش بۆ ئەمە ئەوەیە کە خۆداپۆشینی ئافرەتان بۆ لای کەسانی بێگانەیە گینا لە ماڵی خۆیان سنووری ماڵی خۆیان و لەگەڵ ئەو کەسانەیە کە پێی مەحرەمن پێویست ناکات خۆی داپۆشین و بۆ ئەوەیە کە ئافرەت هەست وەکو مێینە لە دەرەوە مامەڵی لەگەڵ نەکرێ بەڵکو وەکو مرۆڤێک کە خاوەنی کەسایەتی و ئەوەیە وەکو جەستە و لاشە لێ نەڕواندرێ وەکو کەسایەتی و شخصیەتی خۆی لێ بڕواندرێ. دەبێ بزانین کە ئاینی پیرۆزی ئیسلام ئەم فەرمانەی کردووە مەبەست و مانای زیاتر لێی ئەوەیە هەست بە ئاسوودەی و ئارامی بکات و لەژێر فشاری دەرونی ئەوەیە نەبێت کە دەوروبەر چۆن تێی ئەڕوانن وەکو لاشە بەڵکو هەست بە کەسایەتی خۆی و بوونی خۆی و توانا و لێهاتووی خۆی و قسەکردن بابەتەکەی لەسەر ئەوە بێت بۆ مامەڵەکردن بێت لەگەڵ دەوروبەری خۆی و بۆ هەستکردن بێت بەو کەسایەتی کە خوای پەروەردگار پێی بەخشیوە کە خوای پەروەردگار ئینسانەکان وەکو یەک ئافرەت و پیا و هیچ جیاوازێک لە بینیان نییە لەوەی کە پێشتریش لە بەرنامەکانی پێشوە ئاماژەمان پیاوە پیا و ئافرەت هەردوو لە مرۆڤن و دروستکراوی خوای پەروەردگارن وەکو یەک ڕێزدارن لای خوای پەروەردگار وەکو ئینسانێک مامەڵیان لەگەڵەکرێ لێپرسینەوە جیاوازی لە لێپرسینەوە لەگەڵ ئافرەتان و پیاوان. بەڵێ بەس خات و قەدەم خەر من ئەمێ تیش بخەمە سەر ئەوەی کە پێشەوەی کە وەکو جەنابەت باست کرد یعنی لەبەر ئەم شتانە کە خوای پەروەردگار حکمەتی حیجاب بەم شێوازە لەبەر ئەم هۆکارانە خوای پەروەردگار ویستێتی پارێزگاری لە کەسایەتی ئافرەتکە من ئەڵێم یعنی ئەگەر ئەوەش نەبێ بەڕاستی خۆی بۆ خۆی ئێمە ئەگەر پرسیارێک بێنی نەکایەوە ئەوش ئەوەیە کە ئێمە کاتێک بە خۆمان بڵێن ئێمە مەسەلە لەسەر چ دینێکین یا ئێمە کێین کاتێک کە ئەڵێن ئێمە کێین ئێمە بە خۆمان ئەڵێن ئێمە مسلمانین و لە هەمان کاتشا دینمان چێ دینمان بریتێ لە ئیسلام بۆیە هەر لە دەقەکانی قورئانەوە تایەتی کە خوای پەروەردگار وەک ئەمر ئەکا بە ئافرەتانی مسلمان کە دەبێت باڵاپۆشی بکەن کە دەبێت ئەو شوێنانەی کە خوای پەروەردگار دایناوە کە نابێت دەربخرێ بۆ کەسانێکی چۆنەڵی غەیری مەحرەم بەڕاستی ئەمە خوای پەروەردگار لەسەر ئافرەتانی مسلمانی واجب کردووە. یعنی بۆ مانایی کە ئێمە کاتێک ئەڵێن ئێمە مسلمانین بەڕاستی ڕێژەی پابندبوونی مسلمان بریتیە لەوەی کە تۆ تا چەندێک گۆڕالی فەرمانەکانی خوابی کەواتە مسلمانەتی یعنی پابندبوونیش یعنی گۆڕایاڵی کەواتە ئەبێ گۆڕایاڵیەکەت بە جۆرێک بێ کە وەکو چۆنەڵی خوای پەروەردگار ئەو ئەمرانی کە پێی کردووی تۆ جێبەجێکێت و مانای مسلمانەتی خۆت دەرببڕی بۆ خوای پەروەردگار بە تایبەتی بۆ ئافرەتی مسلمان و لە هەمان کاتشە ئێمە خوای پەروەردگار لە ئاەتێکا پێمانە فەرمێ وما كان لمؤمن ولا مؤمنة إذا قضى الله ورسوله أمرا أن يكون لهم الخيرة من أمره کاتێک ئەبینی خوای پەروەردگار ئەو ئەمرانی کە ئەینێرێتە خوارەوە بۆ بەندەکانی ناکرێ مەسەلە مسلمانان هەستن ئەوەی کە ئارەزویان لێ بێت وەری بگرن و ئەوەشی ئارەزویان لێ نەبێ وەری نەگرن کەواتە پابندبوونی مسلمانەتی تۆ ئیماندارەتی تۆ بە بەرنامەکەی خوای گەورەوە بریتێ لە چی بریتێ لەو پابندبوونە بریتێ لەو گۆڕاڵی کە بۆ خوای پەروەردگارێکێ چونکە ئێمە حکمەتی حیجاب ئەگەر سەیری بکەین یعنی وەکو عیبادەتێکە
عیبادەتە باڵاپۆشی بۆ خۆی بەمانە حەقیقەکەی بڵێن بریتێ لە عیبادەتێک کە ئافرەتان دەبێ ئەنجامی بدەن بۆ چکە عیبادەت هەر گوێڕایەڵێک بۆ خۆی پەروەردگار بۆ خۆی عیبادەتە بۆیە باڵاپۆشیش لە زمانی ئەوەدا بۆیە بینی کاتێک کە خۆی پەروەردگار ئەگەر ئێمە سەیری قسەی حەزرەتی ئیبراهیم کەین عەلەیهی سەلام ئەبینین کاتێک کە خۆی پەروەردگار ئەمری پێ ئەکا بەسەر بڕینی کوڕەکەی بەڵام لە هیچ کاتێکە لەبەرەوەی حەزرەتی ئیبراهیم مسلمانە و پابندە بە شەریعەتەکەی خوای خۆیەوە گیڕەگیر ناکا لەوەی کە بڵێ ئاخر چۆن سەری ببڕم و ئاخر حکمت چیە و ئاخر ئەوە چیە ینی هەندێک حاڵەت هەیە کە بە تایبەتی لە بابی عیبادەتە مەرجنی ئێمە هەموو حکمەتەکانی ئەو شتە بزانین بڵێ ئێمە ئێستا تەفسیل دواتر دێنە سەر ئەوەی کە ینی تۆ حکمەتەکانیشی باسکەین بەڵام ئەسڵی مەوزوعەکە ئێمە وەکو باڵاپۆشی وەریگرین بریتە لەوەی کە عیبادەتێکە بۆ خۆی پەروەردگاری ئەنجامی ئەدەی پێویست بۆ ناکە مەسەلە بۆچی حیجابم بۆ لەسەر من فەرزە بۆ لەسەر پیا فەرز نییە یا کۆمەڵێک بیان و گومانی تر کە دواتر دێنە سەری ئەمانە ئێمە باسی بکەین خاڵێکی تر ئەوەیە کە کاتێک کە تۆ بەڕاستی گۆڕایاڵی دینەکەتی گۆڕایاڵی تەواوی دینەکەت بریتە لە گۆڕایاڵی تەواوی پەروەردگارت ئەو ئاەتانەی کە خۆی پەروەردگار لە قورئانە ناردوێتە خوارەوە بەڕاستی ئەو ئاەتانە بریتە لە کەلامی خوا بریتە لە وتوێژەی کە خۆی پەروەردگار فەرزی کردو بەسەر ئافرەتانی مسلمانە هەروەکو چۆن خۆی پەروەردگار ئەفەرمێ يا أيها النبي قل لأزواجك وبناتك ونساء المؤمنين كواتا أخوي يدنين عليهن من جلابيبهن حتى آخر آياتك كم آيات بآيات حجاب باس أكريك لسر يكم كز لسر خزانة كان بيغمر إخوة صلى الله عليه وسلم دعاء لسر كشكاني دعاء لسر ونساء المؤمنين ولسر همو آفرتاني إيمان دار واجبك أخوان دا بوشن كواتا إما أبي لو تيبقين كبالا بوشي واجبك إخوة پروردگار فرضيك وكو چۆن فەرزەکانی نوێژ و ڕۆژ و عیبادەتەکانی تر کە ئێمە ئەنجام دەدەین کە ئێمە لە پێنج فەرزەکە مشتەرەکە پیا و ئافرەت بەڵام هەندێ فەرز هەیە بەڕاستی تایبەتمەندێتی هەیە بۆ ڕەگەزەکان هەندێک تایبەتە بە پیاوە هەندێک تایبەتە بە ئافرەتەوە بۆیە ئێمە گرنگە کە ئێمە مەسلەی باڵاپۆشی وەکو عیبادەتێک وەکو فەرزێکە خوا پەروەردگار لەسەری واجب کردوین وەکو ئەوەی کە ئێمە دەبێت گۆڕایاڵی فەرمانی خوابین کە خوا پەروەردگار بەپێی ئەو ئاەتی کە باسم کرد ئەفەرمێ لەگەڵ ئەمەشدا ئابان خان خوای پەروەردگار یعنی زۆر بە دیاریکراوی زیاد لەوەی کە واجبکردنی حیجاب نەسی ئاەتە زۆر بە دیاریکراوی شێوازی پۆشونی جلوبەرەکان ڕاستە جلێک دیاری نەکراوە بڵێن ئەمە جلی شەرعیە یعنی ئەبێ هەر بەم شێوە بدروێت هەر بەم ئەبێ هەر عەبابێ بێ هەر بەم شێوەیە بێت ئەبێ ئەودامان بە یەک پارچە بیان دوو پارچە بە سێ پارچە بێ نەخێر بەڵام خوای پەروەردگار زۆر بەڕوونی ئەفەرمێت وەلیەضریبن بخمور لە سوورەتی نورە باز لەواکە وەلیەضریبن بخمورهن على جیوبهن واتە بە ئەوەی کە بەسەریانەوەیە بێنەوە بەسەر و سنگیشانە بۆ داپۆشینی بینی مل و جەستەیان بۆ ئەمە یعنی زۆر دیاریکراوتر خوای پەروەردگار ئاماژە بە خۆداپۆشینی ئافرەتان دەدات چونکە لەوە پێشتر ئافرەتان شتێک هەبووە بەسەر سەریانە شتێک هەبووە بە خۆیانیان داوە جلێکیان هەبووە لەبەرە بەڵام خوای پەروەردگار دیاری دەکات دەفەرمێت ئەبێ ئەو شتێک کە بەسەر سەرتانەوە وا بێت سنگ و ملیشتانی و قشتانی بێت تەواوەتی داپۆشی بێت ئەمە جۆرێکە لە دیاریکردن لە شوێنی کە ئەفەرمێت بيتي يعني خوي الأصل لم يجود مسألة حجاب كاتي خوي پروردگار حجابي فرض كرد يعني باز لسر بوشة كات دايب دنو بسر سنتانا بيشتر براسي آفرتان بعام لهمو مجتمع كان آفرت يعني جلي سرتابا خواري هبوا يعني شلون عزيكي سرتابا خواري هبوا كبلام سروسني ملو لهمان كاتا قجو أمشتانيان بدروا بوي خوای پەروەردگار زیاتر ئاماژە ئەکا کە ئێوە شتێکی تر بدابدەنەوە بەسەر بەرۆکتانە بەڵێ عفو هەر لە سوورەتی نورە لە پێش دیاریکردنی جلەکەشە باس دەوە قل للمؤمنات يغضضن من أبصارهن ويحفظن فروجهن بە پیاوانیژە فەرمێ بە پیاوانیژە فەرمێ بە پیاوان بڵێ بە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئاەتەکە فەرمێ لە سوورەتی نورە تۆ بە پیاوان بڵێ کە چاویان دابخەن لە سەیرکردنی حرام و داوێنیان پارێزن لە حرامکردن بەڵام بە ئافرەتان بە هەمان ئەمر بۆ ئافرەتانیش دیاریەکاتەوە قل للمؤمنات يغضضن من أبصارهن چاویان دابخەن لە حرام ويحفظن فروجهن داوێنیان پاک ڕابگرن ولا يبدين زينتهن باخ و ڕازانەوەی خۆیان دەرنەخەن بۆ کەسانی بێگانە تەنانەت جۆری مەحرەمەکانیش دیاریەکە ئللا بۆ کێ نەبێ بوعولەتیهن مێردەکانیان باوکی مێردەکانیان براو مامیان دوایەوە یەتە سەرەوەی تەنانەت برازا و خوشکەزا ئەمانش لە ئاەتەکە بە نەس
مەحرەمەکانی ئافرەت دیارریەکە کە فەرمێ بە ئافرەت خۆڕازانە و جوانی ڕازاوی خۆیەوەی کە شاراوەیە دەرنەخات بۆ کەسانی غەیری ئەمانەی کە مەحرەمن و نزیکن لێ و پێی بڵین بۆیان نییە ئەمانە تەنها بڵین پەیوەندێکی نزیکیان لەگەڵ یەکترا هەیە ئەمە دیارە خی پەروەردگار حکمت لە ڕوونکردنەوەی جۆری ئەوانەی حکمت لە پاگڕاگرتنی حکمەتەکەی زیاتر من بەسم لێرەوەیە پاگڕاگرتنی ئافرەت و هێشتنەوەی ئافرەت وەکو قەلغانێک وەکو شوێنێکی قەڵایەکی پاک و پارێزرا و کە دوور بێ لەوەی کەسەکان بە شێوازێکی ناتەندروست سەیری بکەن دیارە ئەو کەسانی کە لێی نزیکن بە شێوەی ناتەندروست سەیری ناکەن ئەمانە حەزەکەن وەکو چای خوان بیپارێزن بۆیە بۆ ئەمان کێشە نیە بە چزرێکەوە ئیبینن بەڵام خی پەروەردگارە فەرمێت زیاد لە داوێن پاراستن و چاو پاراستنتان ئاگاداری ئەوە بن خۆتان ئافرەتان لە زیالەوەی کە پیاوانی ژەیکن ئەمان لە غەیری ئەم کەسانی کە نزیکن لیانەوە و هیچ تەماحێکیان تیانانی و حەزەکەن بیان پارێزن کەسانی کەی دەوبروبەر ئەو بەس خوا ئەزانێن لە نیەتی دڵیان ناچۆنە لەوانەیە کەسێک بێ زۆر خۆی چاک پیشان بە بەڵام نیەتێکی خراپی بەم ئافرەتە بەر لای ئەمانەیە ئەم کەسە بە عامی کۆمەلگا لە تێکەڵاوبوونی عامی کۆمەلگایە ئەوە بکات ئافرەت ئەوە بکە ئەمە من لێرە یەک شتیکەی تیابینم خی پەروەردگار ویستوێتی ڕێ ئاسانکەر و ڕێخۆشکەر بێ بۆ چوونە ناو کۆمەلگای ئافرەت بۆی ئافرەت وەکو کائینێکی جیاواز لە پیاو سەیری نەکرێت و نابێ بێتە دەرەوە بێ لە سنوورا بمێنێتەوانێ خی پەروەردگار دەیەوێت ئێمە ڕاستە مهمەتی ئافرەت ئەرکی سەرەکی ئافرەت لە خێزانە لە ناو ماڵایە لەگەڵ پەروەردەکردنی مناڵایە بەڵام بۆی ڕێخۆشکەر بێ ئاینی پیرۆزی ئیسلام بۆی ئافرەت لەو چوارچێوان نەهێڵڕێتەوانێ و لە قاڵب بدرێ بۆی هەیە تێکەڵاوی سەرجەمکایەکانی ناو کۆمەلگا بکە بەم مەرجەوە بڵێ ینی خۆی ئەگەر خات و قەدەم خێر ئێمە زیاتر لە قسەکانی جەنابتەوە ئەوە دەرئەکەوێت کە مەسەلە باڵاپۆشی یەکێک لە حکمەتە گەورەکانی ئەوەیە کە ئافرەت زیاتر ئازادتر بێ لە چوونە دەرەوە ئەگەر نا خۆی باڵاپۆشی بۆ خۆی بۆ ناوماڵ نییە بۆ ناوماڵ نییە بەڵکو بۆ زیاتر سەر ئازادی ئافرەتە کە کاتی ئەڕواتە دەرەوە ئەمەش هەندێک یعنی وەڵامێکە بۆ ئەو کەسانی کە کاتێ ئەڵێن باڵاپۆشی بریتە لە قەیدکردنی هەموو ئازادیەکان یاخو باڵاپۆشی بریتە لە دواکەوتویی کۆمەلگاکە یاخود ئافرەت بەمانایکتە بڵێن ئافرەت لە کۆمەلگادا یا بەم شێوازە بۆیە ئێمە ئەبینین بەڕاستی هیچ کاتێک بە تایبەتی لەو کۆمەلگانەی کە بە تایبەتی کۆمەلگای ئەوروپی یعنی باڵاپۆشیەک چۆنەڵی سفوریەکەیان یاخود ڕوتیەکەیان بەڕادەیەکە کە مەسەلە هەموو شتەکانی تێپەڕاندووە بەڵام لە هەمان کاتیشە ڕێژەی توندوتیژێک کان بەرامبەر بە ئافرەت لەو مشتەماعانە زیاترە بۆ نمونە لە ئەمریکادا لە هەر دقێکە 4 حاڵەتی توندوتیژی و دەستدرێژی تۆمار کراوە لە سەرجەم هەموو بڵێن هەموو ئەمریکادا کە لە هەر دقێکدا 4 حاڵەتی توندوتیژی هەیە کەواتە سفوری و ئەمانە نەبۆتە ڕێگر لەبەر دەم ئەوەی کە مەسەلا دەستدرێژی سێکسی یاخود مەسەلا ئەم حاڵەت ئازیەتدانی جەستەی ئافرەت ببێتە ڕێگر لەبەردەم ئەمانە بەڵکو من پێم وابێ دواکەوتوی ئافرەت بەوە نییە کە باڵاپۆش بێ بەڵکو زیاتر ئازاد ئەبێ ئازادتر بێ بۆ بەرەو پێشبردننی کۆمەلگا ڕادەی پێشکەوتنی کۆمەلگا پەیوەندی بە فکر و بە عەقڵ و بە ژیری ئینسانەکانەوە هەیە نەک پەیوەندی بە پۆشاک و بەجلو بەرگەوە چونکە ئەگەر بێت وابێ سەردەمانی پێشوو هیچیشیان لەبەرا نەبووە بەڵام لە هەمان کاتە بە کۆمەلگە دواکەوتەکان ناو ئەبرێ مەسەلە هەروکو لە چاقی بەردینەکان کە بەپێ ئەو مێژووی کە بێژووی مرۆڤ تێباسەکە کە مرۆڤەکان هەمووی ڕوت و قوت بوون بەڵام ئاستی پێشکەوتنیان لەو پەڕی دواکەوتویدا ژیاون بۆ یەکەوە بێ باڵاپۆشی ڕێگر نییە لە دواکەوتوی ڕێگر نییە لە پێشکەوتن بەڵکو زیاتر هاندەرێکە بۆ ئەوی کە زیاتر ئافرەت بتوانێت لە ناو کۆمەلگادا زیاتر کار بکە بەڵێ ئەتوانین لێرەوە بڵێن ئاینی پیرۆزی ئیسلام ڕێخۆشکەر بۆ ئافرەت بۆ بەشداریەکی کارا لە کۆمەلگایە ڕاستە ئەرکی بۆ دیاری کردووە لە ماڵەوە لە پەروەردەی مناڵە لە هاوسەردارێتی و سەرپەرشتیاریکردنی ماڵە بەڵام مەجالیشی پێداوە بەشداری کایە سیاسیەکان بکات مەجای پێداوە بەشداری کایە کۆمەڵایەتیەکان بکات لە داوا و بانگەوازە ئەرکی سەرەکیەتی وەکو ئافرەت کە ئەویش وەکو هاوشانی براکانی هاوشانی پیاوانی کۆمەلگا ئەویش بەشدار بێت لە بانگەوازکردنی کۆمەلگا بۆ ئاینی پیرۆزی ئیسلام بۆ ڕێگەی چاکە بۆ ڕێگەگرتن لە خراپە بە هەمان ئەرکی پیاوانی لەسەرشانە واجبکردنی
ئەم خۆداپۆشینە بۆی ئاسانکار بێ بۆی بۆ ئەنجامدانی ئەم کارە بۆی وەکو مرۆڤێک بە شێوەیەکی تەندروست لە کۆمەلگای ڕۆڵ و کاریگەری خۆی هەبێت. ئافرەت مافی خوێندەواربوون و شارەزابوونی لە ڕووی خوێندن و عیلم و زانستەوە هەیە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا. بۆ ئەمە واجب کراوە تا ئافرەت ئەم ئازادیانەیەکی کە پێی درراوە ئاسانتر بوو ڕۆخۆشکەرتر بێ بۆی کە بۆی بتوانێت بە ئاسوودەیی لەو مەجالانە ڕۆڵی خۆی بینێ کاریگەری خۆی هەبێت دوور بێت لەو تێڕوانینەی کۆمەلگا بۆی کە ئافرەت لایەنە جەستەیەکەی شێوازی ناسکی و با بڵێن جوانی و سەرنجڕاکێشیەک کە لە ئافرەتە هەیە بۆی لەم جۆرە تێڕوانینەی کۆمەڵ ئافرەت دوورخاتەوە کۆمەلگا بەم شێوەیە لە ئافرەت بڕوانێت کە وەکو جەستە و وەکو جوانی و ناسکی سەیری بکە بەڵکو وەکو کەسایەتی و لێ هاتووی وەکو ڕۆڵبینی لەم بوارانەیە کە خۆی پەروەردگار بۆی دیاری کردووە هیچ بوارێک لە ئافرەت قەدەغە نییە تەنانەت لە بەرنامەکانی پێشوە ئاماژەمان پێدا کە ئافرەت لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە بواری پزیشکی و لە بواری جەنگ و غەزاشە و زۆر حاڵەتی کە بەشداری هەبوو ڕێگری لە نەکراوە بۆیە ئەمەی لەسەر واجب کراوە تا زۆر ئاسوودەتر و ئازادانەتر ئەڵسوکەوت بکە بەبێ ئەوەی هەست بە فشارکە لە ڕووی دەرونی و لە ڕووی با بڵێن ئەوە کە هەستکە کەسانێک وەکو چیتی ئەڕوانن و تەماحی چیان تیا هەیە بۆی لەم ڕۆ هەست بەو ئارامی دەرونیە بکات. خاتو قەدەم خەری یعنی ئێمە هەندێک حاڵەت هەیە کە پێویستە تیشک بخێنە سەری بۆ ئەوی کە لە لای بینەران زیاتر ڕوونتر بێ. ئێمە گرفتێکمان هەیە لە مەسەلەی باڵاپۆشی تقریبا بەعام فەلسفەی باڵاپۆشی و لە هەمان کاتە عیبادەت وەکو عیبادەت سێرکردنی و وەکو پابەند بوون و ئەمانە باسمان کرد. ئێمە بابینە سەر باسی ئەوەی کە کۆمەڵێک ڕێگری هەیە لە بەردەم مەسەلە ئافرەتانە جاری هەم مەسەلە ڕێگریەکان جاری وایە دەوروبەرە هەم هەندێک جار ڕێگریەکان خودی مرۆڤەکان مەسەلە ئافرەتان خۆیانن. مەسەلەیەکێک لەو ڕێگریانی کە لە بەردەم ئافرەتێکە هەیە کە ئەیەوێت باڵاپۆش نەبێ ئەوش بریتە لە چی بریتە لەوەی کە هەمیشە مەسەلە ئەو ئافرەتانی کە تەڕەدودیان هەیە لە باڵاپۆشی ئاڵن ئێمە دڵمان شەرتە. یعنی ئەوە تا نوێژەکەین ڕۆژوو ئەگرین مهم وە دڵمان پاک بێ بەڵام لێرەدا ئەبێ بزانین کە بەڕاستی خوای پەروەردگار کاتێکە ئەڵێ یعنی بەڵێ ئینەمە الأعمال بالنیات يعني هەموو شتێنێتی دڵ ئەینە بەڵام تۆ ناکرێت لە فەرمانێکی خوا کە خوای پەروەردگار پێتە فەرمە بیکە نەیکی بڵێ دڵم شەرتە. یعنی خۆ هەموو عەمەلێک ئەبێ نێتی لەگەڵا بێ ناکرێ نێت لە چی ئەەکەی مەسەلە تۆڵی نێتم پاکە دڵم پاکە دڵ پاکە لە چی تۆ بێ لە بێ ئەمری خوا مەسەلە تۆ لەگەڵ هەموو کردەوەیەکە نێتەکە هەیە لەگەڵ هەموو نێتەکە کردەوەیەک ئەبێ هەبێ لەبەرەوە تۆ ینی کاتێک کە ئافرەتان ئەم شتەکەنە گرفتێک لە بەردەم خۆیانە کە ئێمە مەسەلەوەتان نوێژەکەنە ئەبێ بەڵکو ئێمە لە لامان ڕوون بێت کە کاتێ تۆ خوای پەروەردگار داوای ئەوەت لێکە ئەفەرمێ هەروەکو لەو ئاەتە کە خوای پەروەردگار ئەفەرمێ ئەتؤمنون ببعض الكتاب وتكفرون ببعض يعني ناکرێت تۆ باوەڕت بە نوێژ و ڕۆژوو عیبادەتەکانی تر هەبێ بەڵام باوەڕت بە باڵاپۆشی نەبێ ئەمە خوای پەروەردگار خۆی پێمانە فەرمێ ئێوە ئەتانێ باوەڕتان بە هەندێکی هەبێ و باوەڕتان بە هەندێکی نەبێ بۆ چونکە هەموو فەرزەکانی خوا هەموو ئەمرەکانی خوای پەروەردگار پەیوەندی بەیەکەوەی لە یەکێکیانە خەلەت هەبوو لەوانی تریشا تەشویشت بۆ دروستەکە وەکو چۆن تۆ بەردەوام ئەگەر خێر و چاکەیە بکەی تەشبیهی بکەین بە زەرفێک تۆ زەرفەکە بنەکەی دڕابێ لەسەرەوە هەرکردەوەی چاکەیتەکەی لەژێرەوە دێتە خوارەوە کردەوەکەت لێ وەرناگیرێ لەبەرەوە باڵاپۆشیش بەو مانایە ئەگەر ئێمە باسی بکەین کە بەڕاستی یەکێکە لەو شتانەی کە پێویستەکە مسلمان نەڵێ من دڵم شەرتی ئەساسە بەڵکو لەگەڵ دڵەکە ئەبێ عەمەلێک هەبێ کە تۆ پێوی پابەندی بڵێ کە لەو ڕێگریانە کە من زۆر لە ئافرەتانم بیست و ئاوان خان باز لەوە دەکەن ئافرەتان کە ئێمە لە عرفی کۆمەڵگەی ئێمەدا ئافرەتان یعنی شتێکی ناڕەحەتە تۆ باڵاپۆش بی ئەوانەی دەوروبەرت بەو شێوە نەبن ناتوانم وەکو ڕفیقەکانم نەبم یان ئەو تا سفودی بۆ بە شتێکی عام جلوبەرگی دانەپۆشراوی ئافرەت یعنی خۆ دانەپۆشینی ئافرەت بۆ بە شتێکی عام ناکرێت بێت تۆ لەگەڵ عامابی عام خۆی دانەپۆشیوە زۆرینەی ئافرەتان خۆیان دانەپۆشیوە منیش حەزەکەم لەگەڵ ئەوانەیە بم لێرە دەکرێت ئەوە ڕوون بکەینەوەنە ئایا لە کۆمەڵگەی کوردیدا خۆداپۆشینی ئافرەت عرفێکی گشتی بۆیاننا
ئەسڵ ئافرەتی کوردیا و لە جلوبەرگی کوردیا ئەگەر جوان تێ بڕوانین جلوبەرگێکی داپۆشراوە تەنات بۆ سەر و کڵاوەی کە زمانی زوش بەکار هاتەوە بۆ ئەو ئافرەتەی کە گەیشتوتە یعنی ئەوە تۆزێ گەورە بووە تۆزە لە مناڵی دەرچووە یەکسەر شتێکیان خۆتە سەرسەری ئەسڵی جلوبەرگی کوردی بێ لە پابندیش باسی بکەین و لە یەکسەر جلەکانیشی ئاودامان بوون تا خوارەوە منجلی کورتتوێری لە بەرانە بووە هەر لە مناڵی دەرچووە بۆیە من پێم وایە ئێمە ئەسڵی جلوبەرگەکانمان جلوبەرگێکی داپۆشراوە و ئەسڵ لە کۆمەڵگەی کوردیاوەیە کە ئافرەتانی خۆ داپۆشراو بن ئەمە عورفێک و با بڵێن شتێکە کە لە کۆمەڵگەکانی ئەوروپی و کۆمەڵگەی کەوە بۆمان هاتووە کە ئافرەت بەو شێوەیە جلوبەرگی وەکو پێویست نەبێت و خۆ داپۆشراو نەبێت ئێمەین ئافرەتانین کە نابێ بکەین ژێر کاریگەری ئەو با بڵێن دەستەوانێکە لە دەرەوە ئەم شێوازی جلوبەرگەی هێناوە و پێویستێ پابندیمان بە شتێکەوە بکە خۆمان قەنەعەتمان پێێتی ناکرێ فەرمانی خەڵقی بخەینە پێش یان عورفی کۆمەڵگەکان بخەینە پێش فەرمانی خوای پەروەردگارەوە و ئێمە ئەکرێ ئەو جلوبەرگەی کە لەبەریەکەین هەر ئەو جلوبەرگەکە بێ کە کۆمەڵگا لەبەریەکات بەڵام مەرجەکانی خۆداپۆشینی تیاابێت خات و قەدەم خەر من ئاماژەیەکی تریش بۆ بدەم بەڕاستی لە کۆمەڵگەی ئێمەدا کاتێک ئەبینین مەسەلە ئافرەتێک کە بڕیار ئەدا بەبێ باڵۆ پۆشی بڕاتە دەرەوە یعنی زۆر جار ئەم قسەی ئەوترێتەوە کە ئایا مەسەلە من باڵاپۆشم من باڵاپۆشی ناکەم بەڵام کاتێک کە تۆ پێڵی بەڵام لە هەمان کاتا گونەهبارەبی بەوەی کە سەدان و هەزاران کەس مەسەلە چاو ئەبڕێتە تۆ هەر کەسێک کە هەستی ببزوێ بەرامبەر بەو جەستە و لە شولاری تۆ گونەهبارەبی هەرچەنە ئەو کەسەش خۆی گوناهبارە تۆش بەشداری لە گوناهەکە چونکە تۆ ئەگەر بیر بکەیتەوە کاتێک کە بڕیار ئەدەی بڕۆیتە دەرەوە بەجلێکی سپورەوە چەند کەس یعنی چەند کەس ئەبینی لەسەر شەقامەکان چەند کەس ئەبینی کاتێک کە ئەڕۆی بۆ دەوام و لەناو مەسەلە ئەو تەکسیایە لەناو ئەو پاسەی کە تۆ ئەگەینێتە دەوامیانە خێر ئەڕۆیتە ناو بازەڕۆ چەند کەس بڕوانێت بۆ تۆ گوناهی ئەو کەسە کەم ناکا لەوەی کە بەڵام تۆش گوناهباری لەبەری بەشدار بووی لەوەی کە ئەویش تووشی ئەو حاڵەتە بکەی کە بێفەرمانێکی خی گەورەی کردوکە چاوی نەپاراستووە لە ئاستی کەسانی نامەحرەم بەڵێ دوای بڕێک دێنەوە خزمەتتان و دوای ئامادەکردن سیرکردنی ڕپۆرتاجە کە پێشتر ئامادەکراوە ئێنەوە خزمەت. حجابی خێزان تەنها لە ڕەمەزان یا دوای ڕەمەزانیش تۆ پابندبوونەکەی کە قسەی بۆکەی تەنها بۆ ڕەمەزان لەوە هەر بڵین لە مێژ و هەروە بووین لە باو واپیرەوە یعنی جلی ئەومان لەبەرانە بۆ جلێکی ڕوود لە بەرمانابێ هیچ کەسمان خێزانت حیجابە بەڵێ چ ڕێگریەکی بۆ دروست بووە و لە بەرامبەردا ئەم حیجابە چی بە خێزانت بەخشی هیچ کاتی ڕێگری بۆ دروست نەبوو حتا و کاتی کە ماریشم کورە خۆی حیجابی کردوێتە سەری ینی خەشتێکی لەبەرانە بۆ ژانی بە دەرەوە بێ چی پێ بەخشیوە حیجاب وڵای دراموشە لەوە لاموشە خۆشترە چونکە بۆ تۆ یعنی دڵت مرتاحە نەخێر الحەمدوللا بەردەوام حیجاب چی پێ بەخشیوە وەڵا گەورەی هەستەکەم سپاس بەخوا لە ناو کۆمەڵگا لە ناو دەوروبەرەی خۆمە بە حیجابەکەمەوە زۆر گەورم لە دەرەوە لەنەوە ماڵا لە ڕوتی ژیان تا هیچ کۆسپتەگەرێکی بۆ دروست کردوی حیجابێکێک تاالێقێک لێ بدایان و هۆکارێکی بوو بێ بۆی کە نەتوانی پێش بکەوی لە ئیشەکان نەتوانی یەکێک لە ئیشەکانە تێپەڕێن نا سپاس بەخوا بگرە بەردەوامیش لە ناو ئەو کەسانی کە لە ناویانام هەمیشە بەنمونە خۆزگەم پێ خوازن کە بەردەوام لە چکم تونە مەسەلەن حیجابم لە بەرایە حەز ئەکەن چواردەور وەکو من بن حیجاب چی پێ بەخشیویت وەڵا پێش هەموو شتێ بۆ خۆم مرتاحم زۆر بە ئازادی بۆ مرتاحی ئەمە دەرەوە هاتو چۆکەم چۆن ئەگەڕم چۆندا ئانیشم چۆن ئەڕۆم زۆر ئازادم ئەمە لە ڕووی دەرونی خۆمە و بۆ قیامەتیش فەرمانێکی خوای گەورەم جێبەجێ کردووە و زۆر ئارامم بەوەش هەندێک کەس بۆ نمونە تەنها لە ڕەمەزانە حیجاب جێبەجێەکەن تۆ لەوانە نیست بەڵام پەیامت بۆ ئەوانی تر چی هەیە کە تەنها لە ڕەمەزانە سەرپۆشەکە دەمەست وەڵاهی ئیتر ئەوە ئازادن خۆیان بەڵام هیوادارم ئینشاڵاوانش بەردەوام بن چکە هەتا بەردەوام نەبیت و یعنی هەست بە و ئارامی و بۆ خۆشیی ناکەی کە چەنە بۆ دنیا و بۆ ئەو دنیاش مرتاح و ئارام حیجاب چ کۆسپوتەگەرێکی لە ژیان تا دروست کردووە کەس تعلیقی لێداوی لەسەرم حیجاب نەخێر هیچ کات
والله بەڕای من زۆربیان بۆ ڕێزگرتنە لە ڕەمەزان و بەڕای من 11 مانگیش سفر بن باشترە ئەگلۆی 12 مانگ ئیتر هیوادارم بەردەوامیش بنەوانێک کە بۆ شوێن وەڵا بڵم هەموو ئازادێکی پێ بەخشیوم هەموو ئازادێک کاتێک ئێمە دەرەوە ترسم لەوە نییە کە کەسێک تالیقم لێ بات خەتای من بێت بەسەر بەرزی ئێمە دەرەوە پارێزراوترم سەلامەتترم هەستەکەم زیاتر یعنی حڕم هەر شتێک پیاو بیکا منش دەتوانم ینی لە دەرەوە لە مامەڵەکردن لە سەردانی لە هەر شتێک ئازادی لەوەی کە داپۆشراوی محتەرەمی خەڵک زیاتر ڕێز و لێ ئەگرێ زیاتر سیقە و پێ ئەکا ئیشوکارم نێژنی ماڵەوە منە لە ژیانتا لە بابڕێن بەردەوامی ژیانتا هیچ خەلەلێکی بۆ دروست کردووی حیجاب نا بەعکسۆنە وەڵە هیچ خەلەلێکی بۆ دروست نەکردووە و بەڵکو زیاتر مرتاحم یعنی لە چوونە دەرەوە لە هەموو شوێنێک مرتاحتری چی پێ بەخشیوی کە جیاواز بێت لە کەسانێک کە حیجابیان وەکو تۆ بۆن منە ڕێعایەتی وەڵایی من هەستەکەم ڕێزێکی زیاتر و پێ ئەبەخشێ حجاب ڕێزێکی زیاتر و پێ ئەبەخشێ احترامێکی زیاتریش و پێ ئەبەخشێ سیقەیەکیش بەڵام بەڵێن بۆنەوەی کە حیجابە زۆر ئازادیەکانی کەم وەڵای ئەوەی حیجاب نەبێ ئازادی زۆر کەمترە لەوەی کەەوە ئازادی هەبێ چونکە حیجاب تۆ شتێکە خۆت ئەپارێزی لەوانەیەکەوە ئەیانەوە بە چاوێکی سوکەوە سەیرەتکەن کە تۆ حیجاب لەبەرا بوو کەس ناوێرە سەیرەتکە شخصیاتێکی ترت هەیە تەعاملێت تر ئەکرێت لەگەڵتا هەیبەتێترت هەیە لە ڕووی ئەوە پیا و زیاتر خۆشی ئەوێ کاتێک حیجابی لەبەرایە ئەتوان ئازادە لە دەرەوە لە بازار لە هەموو شوێنێ ئازادە بۆ هە شوێنێ بێوە بڕۆ ئازادە ئەمێ بێمەوە سەر ئازادیەکە باس لەوە کرد حیجاب ئازادی زۆری پێبەخشی بەڵام هەندێک کەس پێیان وایە ئەم حیجابە بۆ نمونە لە کەمکردنەوەی ئازادیەکان وانە بەی شوێک وەڵی حیجاب مەرجێکی شەرعی خوای گەورە دایناوە ئەتر ئەو کەسانش کە لە ڕەمەزانایکەن وەکو ڕێز دەکە لە ڕەمەزانەکایکەن خوای گەورە دایناوە وەکو واجبێک جیاواز لەوەی کە ئەمە با بڵێن هەرکێکە واجبێکە خوای گەورە لەسەری فەرز کردوون بەڵام لە دەرەوە چی پێبەخشیوی ئەم حیجابە وڵی ئازادێک و خوڕێکی ژیانی خۆی پێخشن هەر کەسە ئازادە لەوەی کاڵ لێبژێرێ بەڵام وی حیجابی هەڵبژاردووە ئازادرا لە ژیانە ڕێزت زیاد بووە لە دەرەوە لە دەوروبەری خۆتا لە کۆمەلگاکەتا لە دوکانێکە کە ڕۆی مادام حیجابێک و ئافرەتێکی گەنجی وەکو جەنابەت بۆ نمونە حیجابی ڕێزی زیاتر پێبەخشیوی بەڵێ بێگومان تۆچی لە ڕەمەزان و دەرجیاواز لە ڕەمەزان هیچ جیاوازیەکی لە حیجابکە نەخێر بەردەوام بووم هەر بەردەوامیشە انشاءالله هیچ کۆسپێکی بۆ دروست کردوی نەخێر بەڵکو سەرکەوتوترین کردن لە ژیانە باش هەندێک کەسم تەنها لە ڕەمەزانە وەرنە لەچێکی سادە لەسەرەکەن ئەمانە بۆ واکەن بۆ تەنها لە ڕەمەزانایە لە کاتێک ئەگەر بڕۆیان وایە بۆ منە حیجاب ئەرکێکی واجبێکی دینیە و لەسەر شانیان دەبێ بیکەن بۆ تەنها لە ڕەمەزانایکەن پێت وایە ئەمانە تا چەندە لە حیجاب لە فەزڵ و گەورەی حیجاب تێگەیشت وڵا وەکو دیندار هەمومان ئەزانین خی گەورە دینی فەرز نەکردووە لەسەر کەس هەموو کەس ئازادە و بە قەنەعاتی خۆشم زۆرینەی ئەوەی کە لە ڕەمەزانە لە چکەکاتن هە لە بەرعیبێ ئەگینا بەداخەوە هەمومانکان وەکو یەکوان هەمووی پیرۆزە بەڵام ئیتر هەیە لە بەر عیبایکە لە بەرویەتە دەرەوە لەوانێت علیقێکی لێبن بۆ لە چی بەسەرەوە نییە یا بۆ ڕۆژوەکەی بە ڕۆژوو بووە ئەزانێت کە فەرز کراوە لە چکەکەیا بەسەریا ئەگینا ئەسایە هەندێک کشمانن لە دەرەوە سافیرن بەڵام کاتێک کە نوێژ دەکەن لە چێگەدەن بەسەریا واللهی بە قەنەعەتی من ئەوە دوو ڕوویە چکە ئینسان ئەو خۆی کە لە بەردەمی ئاوەستید لە چکەکەی لێنژی بۆکەی هەر ئەو خوایەکەیتە دەرەوە لە بازاڕە بە قەنەعەتی من ئینسان لە دەرەوە بێت باشترە چکە خوای گەورە لە چکەی کە فەرزی کردووە لە سەرمان بۆ دەرەوە بۆ ناو خەڵکە بۆ هەر وەکو چۆن زۆر هێنراوەتەوە نمونە هەنگوینێکە دانرێت عادەتەن ژێرەوەی جوانترە تا سەرەوەی چکە سەرەوەی مێش و مەگەزی زۆری پێوە نیشتووە خی گەورەشکە حیجابی فەرز کردووە لەسەر ئافرەت تەنها بۆ گەورەی خۆمانە بۆ نەفسی خۆمانەکە هەمیشە بەهێزبی میوادارم خەڵکیش عنی ئافرەتی خۆمان زیاتر ڕۆشنبیر بن ڕەمەزان وەنیە بڵێ مانگە کە ئەڕوا بەڵام مانگەکانی تریش هەموو ئینسانی دەفتەری ئەعمالی لەسەرە و دوای ئەوەش هەر لێپرسینەوە هەیە و نەزەر کە لە ئافرەتێک کرێ بۆ خۆی زەرە بۆ دنیاشی بۆ قیامەتیش زۆرم هەوڵدا لێدوان لەو خانمانەش وەرگرم
کە پابندبوونیان بە حیجابەوە کەمە بەڵام بەداخەوە کاتێک کە دەیانزانی تەوەری سەرەکی ڕاپۆرتەکەمان پابندبوونە بە حیجاب لە مانگی پیرۆزی ڕەمەزان و باقی مانگەکانی تریشدا لێدوانیان نەدەدا بەپێی وتە و گفتوگۆی ئەو خانمانش کە پابندن بە حیجابەوە پیان وایە حیجاب لە کۆمەلگای کوردیدا جگەر لە بەخشینی ڕێز و احترام و ئازادیەکی کامل بەو خانمە هیچ ڕێگریەک لە ژیان و کاری ناوماڵ و کارەوەی دەرەوەیە بۆی دروست ناکات. جەلال محەممەد تایبەت بە بەرنامەی ئارێزە سلێمانی. سڵاوی خوای گەورەتان لێبێەوە هاتینەوە لاتان دیارە ئەوان خان زیاد لەمەی کە باسمان کرد هەڵە تێگەیشتێک هەیە لەوەی کە خۆداپۆشینی ئافرەتان وابەستەیە بە ڕۆژی مانگی ڕەمەزان ئەوەیەکێ لە با بڵێن ئەو بابەتە کەلتوری ناو کۆمەلگەی ئێمە کە زۆر کات پابندبوون بە خۆداپۆشینەوانە پابند بەسراوەتەوە بە مانگی ڕەمەزانەوە مانگی ڕەمەزان دیارە ڕۆژوگرتنە خۆگرتنەوەیە لە شتە حەڵاڵەکانیش یعنی بزیاد لە حرامەکان خۆگرتنەوەی لە حەڵاڵەکانیش خۆی پەروەردگار کە ئەمرمان پێکە لە ماوەی ئەو چەند سەعاتەی دیاریکراوی ڕۆژوودا لە ڕۆژدا ئەو کەسە خۆی پارێزێ لە هەرام و خۆشی پارێزە لە شتە حەڵاڵەکانیش لە خواردن و خواردنەوە و ئەو پەیوەندی بە هەندێک ئارزوو شتیکەش جیماعکردن کە ڕۆژ وەشکێنێت. خی پەروەردگار دەیەوێت پێمان ڕابگەێنێت تۆ ئەبێ ڕابی لەسەرەوەی کە ئەو شتانی کە قەدەغەژ نین توانی زاڵی بەسەر خۆتا و لە خۆتی قەدەغە بکەیت بۆیە ئەولاترە کە خۆداپۆشینیش کەیەکێکە لە فەرمانەکانی خی پەروەردگار تۆ پێوەی لە مانگی ڕەمەزان ڕاستە ئەم خۆداپۆشینە گرنگە کە تۆ لە مانگی ڕەمەزانە بەخوای پەروەردگار ئەڵێ من بە تەواوەتی بە هەموو هەست و نەست و جەستە و دڵ و خواردن و خواردن هەموو شتێکەوە بێ ئەمری خی پەروەردگار ناکەم بەڵام پێویستە بۆ خوشکان بە ئافرەتان ڕابگەێنین کە مانگی پیرۆزی ڕەمەزان ئەم گوێڕایەڵی فێر کردی پێویستە ئەوەشت فێرکە کە پابند بوون بە فەرمانی خی پەروەردگار کاتێک خی پەروەردگار حەڵاڵیشی لێ حرام کردووی خواردن و خواردنەوە و جیماعی لێ حرام کردووی ئارەزوو بازی لێ حرام کردووی لە ڕۆژدا کە شتێکە حەڵاڵە خۆی خی پەروەردگار لێت حرامەکە بۆی تێت بگەێنە پێویستە هەرچێک فەرمانی خی پەروەردگار بوو تۆ پێوەی پابند بی لێی لانەدەی واتە ئەم حیجابکردنەوە کە بۆ مانگی ڕەمەزانە لە دوای مانگی ڕەمەزانیش بە هەمان شێوە پێویستە لەسەری بەردەوام بی ئەگەر تۆ باوەڕت وایە مە فەرمانی خی پەروەردگارە ئەگەر باوەڕت وا بێ کە فەرمانی خی پەروەردگار نییە ئەو زۆر خەتەرە بۆ دینەکەت چونکە شتێکە کە من ئاەتەکانم خوێنەوە فەرمودەی پێغەمبەری خواشە صلی الله علیه وسلم کە ڕوو لە یەکێک لە ئافرەتان دەکات کە دێتە لای پێی ڕائگەێنێ ئەفەرمێ ئەگەر ئافرەت گەیشتە تەمەنی باڵەبوون پێویستە ئیشارەت بۆ دەموچاوی پیرۆزی خۆی و دەستی خۆیەکات کە پێویستە لەوەندە و لەوەندەی زیاتری دەرنەکەوێت چەندها ئاەت و فەرمودەی کە هەیە کە ئافرەتان ئەمریان پێکراوە کە زیالەوانی کە ئەمڕۆ لە بەرنامەکە باسمان کرد تۆ ئەگەرەتەیە پابند بی چۆن پابند دەبی بە مانگی ڕەمەزانەوە بە ڕۆژوە بیت و خۆتی تیانە ڕاحەت دەکەی و حیجابی تیاپۆشی بە هەمان فەرمان خی پەروەردگار ئەمری پێکردی پابند بی ئەم پابند بوونت هەوڵ بدە بەردەوامی پێ بدەیت چونکە تۆ لە مانگێکە ئەو هەموو ئەجر و پاداشتە و کۆم کردوەوە زۆر حیف و خەسارە بێ لە دوایە لە دەستی بی بە خۆ گوناهبارکردن بە بێ ئەمریکردنی خی پەروەردگار لە خۆدا نەپۆشینە بەس خات و قەدەم خەری یعنی من ئەمێ ئەوەی جەنابەت بە مانایەکتر باسکەم ئەویش ئەوەیە بەڕاستی خوای پەروەردگار خوای بەس تەنها مانگی ڕەمەزان نییە بەڵکو خوای تەواوی مانگەکانەکە تۆ وا بزانی خوای پەروەردگار بەس لە مانگی ڕەمەزانە گوناهەکانت لەسەر نووسێ و چاکەکانت بۆ ئەنووسێ نەخێر بەڵکو بە پێچەوانەوە خوای هەموو مانگەکانە کە پێویستەکە ئیلتیزاماتەکانت لە سەرجەم هەموو مانگەکانە بێ کەتی ئەپەڕی و فەرمانەکانی خوا جێبەجێ حاڵەتێک هەیە ئەگەر مەجالم دەی خاتون حاڵەتێک هەیە ئەویش ئەوەیە کە ئێمە زۆر جار مەسەلە بیانوی ئەوە ئەهێنرێتەوە کە مەسەلە لە ڕۆژێکی گەرمی وەکو هاویندا ئێمە چۆن بتوانین کاتێ مەسەلە سەرپۆشێک بدەین بە سەرمانایە هەندێ لەم بابەتانە گەرمامانە بێ مەسەلە تووشی حساسیەتە بین ئەم حاڵەتانە بەڕاستی ئەم حاڵەتانە کە زیان بە لاشەمەگەێنێ زیان بە پێستمەگەێنێ ئەم شتانە شتێکن پەیوەندی بە ڕۆزانستیەکەوی هەیە ئەوە زۆربەی توێژینەوە زانستیەکان کە ئیسەلمێنن بگرێ باڵاپۆشی ڕێگرە لەوەی کە مرۆڤەکان تووشی نەخۆشی پێست ببن ئەمە بەمانە بۆ مانای تریش کە پێشتر باسم کرد کاتێک کە تۆ ئەبینی مەسەلاڵی گەرمامە بێت تەحملی ئەو گەرمایە ناکەی بەڵام ئەبێ ئێمە بشزانین کە کاتێ خوای پەروەردگار بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ تۆ بە موسڵمانان بڵێ
قل نار جهنم أشد حرا لو كانوا يعلمون لبروا كاتك خوای پەروەردگار بە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ بزانە کە ئاگری دۆزەخ زۆر گەرمترە تێگەی لەوەی کە ئێوە تەسەووریەکەن زۆر گەرمترە لەوەی کە کاتێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە فەرمودەیەکیدا ئەفەرمێ گەرمترین مەسەلە کات لە کاتی هاویندا کە نیوەڕوانە ئەو نیوەڕۆ گەرمە بریتیە بەس تەنها لە هەڵاوێکی گەرمی ئاگری دۆزەخ لەبەرەوە عجبن تۆ نەتوانی بەرگەی گەرمایەکی طبیعی بگری چۆن ئەتوانی بەرگەی گەرمایە بگری کە بریتێ لەوەی کە خوا پەروەردگار پێت ئەفەرمێ یعنی ئەگەر تۆ بێفەرمانی خوا بکەیت تووشی ئەم زیانانە ئەبی تووشی ئەم عقوبانە ئەبی لەلایەن خوای پەروەردگارەوە و ئەوەشمان لەبیر نەچێت کە کاتی ئەم ئاگری دنیا 70 جار شۆراوەتەوە هەروەکو لە فەرمودەیەکی تری پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەنجا ئەم ئاگری دنیا یعنی تۆ ئەم ئاگری دنیا ناتوانی بە حاڵ نزیک بیتەوە لێی ئەوەندە ناڕەحەتەکە ئەی ئەمە یان بە مانایەکی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ سووکترین سزایی ئەهلی دۆزەخ بریتیە لەوەی کە جووتێ پێڵاو ئەکەنە پێت تەوقی سەر تەکوڵێت ئەی ئایا تۆ مەسەلە ئەگەر وا بزانی ئەگەر ئاسانترین گوناهیشە کردووە ئەگەر باڵاپۆش نەبی تەحمل ئەکەیت بەرگە ئەگریت بتانی مەسەلە تەحملی ئەو بکەی پێڵاوێکی گەرم لە دوا ڕۆژدا بکرێتە پێت و تەوقی سەرت بڵێ کەواتە ئەبێ مرۆڤەکان خۆیان بناسن و فەرمانەکانی خوا جێبەجێ بکەن و ئەو بیانوانەی کە ئەیهێنێتەوە بۆ مبەڕێر گەرمامە ئەمانە لە لای خوای پەروەردگار ناخوات یعنی چی وەڵامی خوا ئەداتەوە لە ڕۆژێکە کە بڵێ خوای پەروەردگار من بۆیە ئەم فەرمانە جێبەجێ نەکرد نەمتوانی ئێمە ئەبێ بزانین خوای پەروەردگار خۆی ئەفەرمێ لا يكلف الله نفسا إلا وسعها تەکلیفی شتێکی لێ نەکردوین کە لە توانامانە نەبێ خوای پەروەردگار خالقی ئێمەیە خوای پەروەردگار ئێمەی دروست کردووە و خۆی شارەزاتترە بەوەی ئێمە ئەتوانین یان ناتوانین بۆیە دین بۆ ئەوە نەهاتووە یعنی لەسەرت شتەکان قورسکە بەڵکو خوای پەروەردگار هاتووە ئەو شتانی بۆ داناوی کە لە توانە و تااقەتە هەیە لەبەرەوە پێویستەکە باڵاپۆشی وەکو ئەوە وەربگری کە تۆ بۆ خۆپارێزیە لە ئاگری دۆزەخ زۆر ڕاستە زێ لەمە یەکێکە لە تێگەیشتنە هەڵەکان ئەوەیە کە ڕاستە ڕەمەزان بۆ سڕینەوەی گوناهەکانی پێشووترە حەدیسی لەسەرەکە فەرمێ ڕەمەزان بۆ بینی ڕەمەزانەکەی کە سڕینەوەی گوناهەکانە لێرە ئەمێ بە خوشکانی خۆمان بڵین بەسەرجەم ئافرەتان بڵین تۆ زەمانەتی ئەوە ئەکەی بمێنی تا ڕەمەزانێکی و سەرجەم ئەم گوناهانت کە لە دوای ڕەمەزانێکی لە خۆدانە پۆشین یان هەر گوناهێکە چونکە ئینسان بەلا ئیرادی لەوەچێ زۆر گوناهێکەش هەبێ غەیری خۆدانە پۆشین کە تێبکەوێت زۆر جار بە قسەیەک ئێمە خۆمان تاوانێکی گەورە تووشی خۆمانەکەین پێویستە ئەوە لە لامان ڕوون بێت کە ئەم عیبادەتەی تویکی لە مانگی ڕەمەزانە خۆتی پەیماندەی خۆتین و برسی و ناڕەحەت و ئازێ دەکەیت و خۆشت داپۆشیوە لەگەڵیا جێبەجێکردنی فەرمانەکانی خوای پەروەردگار بووە ئەجرت دەستکەوتووە گوناهی پێشووترتی سڕیوە بەڵام ئەگەر بەو نیەتە بیکەی بڵێ ئەوە تەواو گوناهەکانی پێشووترم سڕیوە هیچ گوناهێک تۆبە وەرناگیرێ ئەگەر تۆ نیەتی بەردەوامی لەسەر گوناهەکە هەبێت کاتێک تۆ بەکە دووەرەگیرێ بڵێ یعنی بەڕاستی ئینسان خۆی هەڵەخەڵەتێنێ ناتوانێت خوا هەڵخەڵەتێنێ خوا ئەگەی لە نیەتی دڵتە يعلم خائنة الأنفس وما تخفي الصدور بمعنى خوا بخەڵەتین خوا ناخەڵەتێ بەڕاستی خوا ئەگەی لەوەی لە دڵتایە لەبەرەوە ئەزانێت کە تۆ ئەم حیجابە بەستەنها بۆ مانگی ڕەمەزان کردووە پێم وایە هەر ئەجری حیجابکردنەکەشت دەست ناکەوێت چونکە تایبەتی کردەوە مانگی ڕەمەزان ئەگەر بەو نیەتەش کردبێتی ئەو ئافرەتە بڵێ وەڵام ئەمە من بۆ ئەوەیە ئەمە گوناهی ئەو ساڵی پێشووتر مەسڕی ڕەمەزان یەکێش گوناهی ماسڕم هیچمان زەمانەتی ئەوە ناکەین لە دوای جەژن چەنەی کە ئەژین خۆ مردن بە گەنجێتی و پیرەتی نییە بە نەخۆشی و ساغێتی نییە مردن لە هەمومان نزیکترە لە ڕێگەوەی پەناگوێمان ئەوە لە ئاەتی قورئانە بەس یەک شتی تریش یعنی ئیزافە بۆی جەنابەت یعنی جگە لەو بیانوە کە ئەهێنرێتەوە بیانوێکی تریش ئەهێنرێتەوە مەسەلە کەسانێک هەن گەنجن ئەڵێن باکە گەشتینە تەمەنی 50 ساڵ و دوای ئەوە ئەنجا ئێمە مەسەلە باڵاپۆشیەکەین بەڕاستی تەمەنێک هەیە تەمەنی یەسی پێڵن تەمەنی پیری پێڵن هەتا لە ڕووی شەرعەوە گەر پرچێشی بە دەرەوە بێ هیچ ئاسانکاری یعنی ئاسانکاری تایە ئەگەر کەسێک پیر بێ چکە تۆ کاتێ جێی نەزەری خەڵکیت کە گەنجیت لەبەرەوە ئەمە ئەکرێتە بیان و بەڵام بەو مانای تریش ئەتوانین باسیکەین کاتێک کە تۆ ئەڵی من باجارێ گەنجم کە گەشتمە تەمەنێکی پیری ئەو کاتە ئەیکەم ئەمە ئەبێ ئێمە بەڕاستی هەر بڕۆ سەر ئەو مەزارگانەی کە خەڵکی تێ ئەنێژرێ یا مەسەلە ئەو سەر قبرانانەی کە هەن قبرستانەکان لە 100 تا 40 گەنجن
يعني چ زمانەتێک هەیە تۆ ئەمێنی تا ساڵێکی تر ئەمێنی تا مانگێکی تر ئەمێنی تا کاتێکی تر بۆیە ئەمە یەکێکە لەو بیانوانەی کە بەدەست مەسەلا هەندێک لە ئافرەتانەوەی کە ئەڵێن با ئێمە جارێک گەنجین و دوایی تەوبە ئەەکەین حاڵەتێکی تر هەیە ئەویش کە مەسەلە بیانوویەکە کە زۆرتر ئافرەتان گیرۆدەی ئەمن مەسەلە ئافرەتان تەسەوریان وایە بە باڵا پۆشکردن خەڵکی مەسەلە بە تایبەتی بۆ کچانێک کە هێشتا نەچوونەتە ژیانی هاوسەریەوە وا تەسەورەکەن بە باڵا پۆشکردنیان ڕێگری زۆرتریان بۆ دروستە بێ لە هاوسەرگیری بەڵام ئەمە بە پێچەوانەوە چونکە کاتێک تۆ ئەگەر مەسەلە کەسێکی ئیمانداری یعنی بەڕاستی ئەگەرەتەیە بە سفوری شوو بکەی مەسەلا شوو ئەەکەی بە کەسێک کە بەڕاستی جاری وا هەیە بەس تەنها بۆ شتە دنیایەکان و بۆ جەستە و لە شولار توی هەڵبژاردووە یعنی بوو ئەوە هەڵی نەبژاردی کە تۆ مەسەلە ئافرەتێکی داوێن پاکی مەسەلە باڵاپۆشی خاوەن ڕەوشتی ئیماندار نەگا لەگەڵەوە لەبەرەوە ئەمە گرفتێکە لە بەردەم ئەوانە بەڵکو ئێمە ئەوە بزانین کە کاتی بۆ ئاەتی خوا پەروەردگار ئەفەرمێ ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا چونکە دڵنیابە لەوەی کە هەر کەسێک پشتی کردە دینی خوا خوای پەروەردگار پێمانە فەرمێ هەر لە دنیادا خوای پەروەردگار ژیانێکی زۆر ناڕەحەت و نائارام و خراپی بۆ بەرجەستە ئەکا کەوا بێت تۆ نابێ ئەبێ ڕوو بکەیتە دینی خوا تا خوا لە دنیادا ژیانێکی بەختەوەرت پێ عەتا بکە بەچی بەوەی کە مەسەلەکە کاتە تۆ باڵاپۆشێکی هەمیشە کەسانێک چاویان لەسەر تەبێ کە ئەهلی ئیمان بن کە ئەهلی تەدەیون بن کە بە جۆرێک بن کە بۆیە بۆ هەروەها لە قیامەتیشە ئەفەرمێ وەنەحشوره یەومە القیامەة ئەعما لە دواتریشە لە قیامەتیشە بەڕاستی بە کۆری حەشرەکری لەبەرەوە ئەمە گرنگە بۆ ئافرەتان کە بزانن مەسەلە هاوسەرگیری بەڕاستی باڵاپۆشی ڕێگر نیە لە هاوسەرگیری بەڵێ پێویستە ئەوەش بزانین ئەم باڵاپۆشیە کاتێ تۆ ئەجر و پاداشتی لەسەرەی کاتێ بێ ئەمری خوای گەورە نەکردووە کە نیەتی بەردەوامی لەسەری هەبێ ینی بەتەما بێجارێکە نەگەڕێتەوە سەر ئەو گوناها واتە تۆ بەم ئەزێتەی کە لەوانی ڕەمەزان نیشا تووشی خۆ کردووە گەر نیەتی گەڕانەوە بێ بۆ پێشووترێت بۆ ئەو کاتێک کە خۆت دانەپۆشیوە ئەجری ئەمەشە لە کیس خۆدەی تۆ ئەبێ بڵێ خوای پەروەردگار من گوێڕایاڵی تۆ ئەەکەم لەو شتانەیە کە پێم خۆشە و لەو شاکە پێم ناخۆشە لەوەیە کە ناڕەحەتە بۆم لەوەیە کە ئاسانە بۆم ئەو کاتە تۆ بە ئیماندار و مسلمان لە قەڵەمەدرێ کە گوێڕایاڵەکە و لە مانشەت و مەکرەها بێ لە شتی خۆش و ئاسانە بێ لە شتی ناڕەحەت و سەختا بێ تەوبەکردنەکەت لە ئەوەی پێشووترە گەرەوەی پێشووتر بە گوناه نەزانێت دیارە لە ڕەمەزانە خۆی داناپۆشێ دیارەوەی پێشووی بە گوناه هەزانێ تۆبەکردنەکەت لەو خۆدانەپۆشینەی پێشووتر بە مەرجێکە تۆ نیاز و نیەتت دوا بێت دوای ڕەمەزانیش خۆداپۆشراو بیت ئەو کاتە قبوڵە ئەو کاتە عیبادەتی ئەو مانگە و بەتەواتی لەوەی گیراوە ئیمانن و احتیسابنەوەی لە فەرمودەکە فەرمێ ئەگەر بە ئیمان و بە دامەزراویەوە ئەو ڕۆژوی مانگەی گرت پێ ڕاستە بۆ بە کەفارەتی ئەوەی پێشووتری بەڵام ئەم ئیمانە ئەوە ئەگەیەنێت کە تۆ نیەتی تەواوت هێنابێت تەوبەت کرد بێ بڵێ جارێکی کە نزیکی هیچ حرام و هێک ناکە و اینجا لە ڕۆژوەکەت بۆ تەمایی لێ خۆشببوونی خوای پەروەردگار قەڵەمی عەفو هاتۆ بەسەر چی گوناهی لەوە پێشتر تا بە خۆدا ناپۆشینەکەشەوە بەداخەوە ئەم ئافرەتانە لەناو کۆمەڵگەی ئێمە هەست و وێنایەک لەلایەن دروست بووە کە بەس بە تەمان لە مانگی ڕەمەزانە ئەو جۆرە خۆداپۆشینە ئەو خۆ پاراستنە بەکاربێنن و ئەو پارێزکاری فەرمانی خوای پەروەردگار بە گوێکردنی خوای پەروەردگار بکەن و بەتەمان لە دوای ڕەمەزان بگەڕێنەوە سەری کە ئەمە زۆر لەو ئەجر و پاداشتش کە لە مانگی ڕەمەزانە لە کیسیانە چێ لە دەستیانە چێ بەوەی کە نیەتی گەڕانەوەیان هەیە بۆ حرام بۆ گوناه ئینسانە بێ کە نیەت دێنێت لە تەوبەکردن نیەت دێنێت لە واسێنان لە کردەوەیەکی خراپە نیەتی بەردەوامی هەبێ نیەتی ئەوەی هەبێ بڵێ من خوای پەروەردگار ئەوەی پێشووترم هەڵە بووە کە موکوڕی بووە ناتەواوی بووە من وازی لێ ئەهێنم تەوبەی لێ ئەەکەم بڕیار ئەدەم لەمە و دووە پابەند بم بە فەرمانی تۆوە لێیلا نەدەم بەگوێت بکەم و بێفەرمانی تۆ نەکەم ئەم تەوبەیە قبوڵە بەم شەرتە خۆ ئەگەر نیەتی هەروا بوو بێ ڕەمەزانەکەشی کە گرت پێم خوشکە کەوتۆتە هەڵەیەکی زۆر گەورەوە بەوەی لێخۆشبوونەکەی لە کیس چووە لێخۆشبوونەکەی لەوە پێشیشی لە کیس چووە چونکە نیەتێکی خراپی هەبووە نیەتی هەبووە بەس بۆ مانگی ڕەمەزان پابەند بێ وەکوە تشبیه نەبێت تشبیه نەبێت پەنا بە ذاتی خوای پەروەردگار بڵێ من خوا هەڵە خەڵەتێنم لە مانگی ڕەمەزان تەوبە و عیبادەتێکی تەواوە کەمیترەوەی پێشوو سڕاوەتەوە مانگی ڕەمەزانی داهاتوو بە هەماشەوە ئەمە زۆر خەتەرە ئەگەر وا بیر کاتەوە چونکە خوای پەروەردگار بە ئێمە ناخەڵەتێ و ئاگای لە ئێمە ڕاستە خات و قەدەم خێر یعنی شتێک ئەمەش هەر بخۆی جاری وا هەیە یان تەسەور ناکە ئەمانەش هەر ڕێگرن لە بەردەم ئافرەتە بۆ نمونە لە ئێمە باسی ئەومان کردمان لە باڵاپۆشیە ئینسانە بێ کە
ئەو هەست و شعورەی لا دروست بێ کە فەرمانێکی خوا جێبەجێکە و عیبادەتێکی شەخ بۆ خوا ئەنجامی داوە. ئەمە ڕوویەکی تری ئەوەیە کە بەڕاستی ئافرەتانێک هەن کە هەستەکەن بە باڵاپۆشی بریتە لە ستەمێک لە ئافرەتەکرێ. تێگی وا هەستەکەن کە سفوری مافە بە ئافرەتە درێ. ئێمە پێویستەکە بۆ خوشکانە بڵێن کە بەڕاستی باڵاپۆشی ستەم نییە خوای پەروەردگار لە ئافرەتی بکات. بۆ چونکە خوای پەروەردگار هیچ کاتێ نە ڕەگەزی نێرە و نە ڕەگەزی مێ تا بەلایەکیانە بشکێنێتەوە. خوای پەروەردگار مرۆڤەکانی دروست کردووە بۆ ئەمیان چی بە چاکتر بزانێ، بۆ ئەوی تریشان چی بە چاکتر بزانێ، ئاوا بۆیان دەستنیشانەکە. کەواتە ئەمە فەرمانێکی خوای پەروەردگارە، فەرمانێکی مەسەلە پیاو نییە جاری وا هەیە وا هەست بکەن کە ئەمە ستەمێکە پیاو لە ئافرەتی کردووە. یعنی ئەمە زۆر بڵاوە لە ناو خەڵکە کە مەسەلە باڵاپۆشی بۆ خۆی ستەمێکە لە ئافرەتەکرێ و پیاو لە ئافرەتێکە. ئەمە نە پیاو یعنی بەڕاستی نە پیاو دایناوە نە ئافرەت دایناوە، بەڵکو ئەوەی کە ئەم فەرمانی داناوە خوای پەروەردگارە دایناوە. ئەمە خاڵێکی تر گرنگتر لەوەیە ئەوەیە کە بەڕاستی هەندێک کەس وا تەسەورەکەن ئللا ئەبێ یعنی هەندێک قسە ئەڵێنەوە هیچ بنەمایەکی نییە. بۆ نموناڵێ من ئێشتا من حەزم لێتی بەس خوای گەورە هیدایەتی نەداوم. تێگی یعنی خوای پەروەردگار هیدایەتی هەموو بەندەکانی خوای داوە بەڕاستی. یعنی بە بێ جیاوازی ڕێ ڕاستی پیشان ناوە. لە هەمان کاتە ئەوە تا ئەبینیت کاتێک کە ئەگەر مرۆڤەکان ئەم هیدایەتی خوای پەروەردگار پەیوەستە بەوەی کە مرۆڤەکان خۆیان بڕیار بدەن ویستیان هەبێت. کاتێک کە ئیرادە هەبوو خوای پەروەردگار هدايتها خوای پەروەردگارە فەرمێ ئینا هەدەیناه السەبیلە ئیما شاکرە و ئیما کەفوورە. تۆ لە بینی دوو ڕێگادای، یان ڕێگەی خراپە یان ڕێگەی چاکە، لەسەر دوو ڕیانەکەی کامیانت هەڵبژار خوا هیدایەتەیە. ڕێگە خراپەکەش بگریتە بەر هەر خوا، چونکە بۆ کە ئەڵێ هیدایەتە یعنی خوای پەروەردگار ئەو توانا و تاقە و هێزەی کە هەتا ئەو کاری پێ ئەنجامەدەی ئەوەش خوایاوێتی پێ و بەڵام کات تۆ لەما بەرپرسیاری کە ئیرادەکە ئیرادەی خۆت بووە کە ڕێگە خراپەکەت هەڵبژاردووە. کەواتە کاتێکە کەسێک ئەڵێ من خوا هیدایەتی نەداوم، خوای پەروەردگار حاڵی هیچ قەومێ ناگۆڕێ هەتا قەومەکە حاڵی خۆیان نەگۆڕێ. إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم. کەواتە خوای پەروەردگار حاڵ و هیدایەتی کەسێک نادات کە ئەو کەسە خۆی بەڕاستی ڕێگەی ئەوەی نەگرت بێتە بەر کە ڕێگە چاکەکە هەڵبژێرێ کە بڕیاری یابێت کەوا بێ پێویستەکە لەسەر ئافرەتی باڵە ئافرەتی ئیماندار کە بڕیار بدا ئەنجا دوایی ڕێگەکانی بەردەوامی. چونکە هەندێک حاڵەت هەیە ئەوترێ مەسەلە ئەوەش بخۆی بیانوێکە ئەڵێ من باوەڕم پێی هەیە مەسەلە بەڵام ناتوانم بەردەوام بم، ناتوانم بەردەوام. بەڵام لێرەدا پێویستەکە تۆ بڕیار بدەی باڵا پۆش پێی. ئەنج ئەو کاتە وەسیلەکانی بەردەوام بوون هەڵبژێرە. وەسیلەکانی بەردەوام بوون لەسەر ئەو ئیمان و عقیدەی تۆ بریتێ لە چی؟ یەکێک لەو شتە زۆر گرنگانە بریتێ لە هەڵبژاردننی ڕەفیقی چاک، بریتە لە خوێندنەوەی ئەو کتێبانی زیاتر بیر و باوەڕت بەهێزترێ ئەکا. یعنی بۆیە ئینسان ئەبێ نەڵێ من باوەڕم بە حیجاب نییە، منەڵم ئەویان ئەهوەنترە ئەگەر بڵێ مەسەلا من ئیمانم ینی چۆنەڵێ بەڵام ئیمانم لاوازە. یعنی ئەوە بۆ لاوازی ئیمانە گەڕێتەوە نەک بۆ ئەوەی کە تۆ بڵێ وڵا من ئەو شتەوانێ بڵێ. ئیمان کاتێک دامەزراوە کە تاکی ئیماندار کاتێکی تاکی باوەڕدار وا لێ بکە واز لە سەرجەم شتەیە قەدەغەکراوەکان بێنێت و بڕیاری نەگەڕانەوە سەریان بدات بەوانە لێکێ لەوانەش خۆداپۆشینە. ئەوەی کە قەدەیە ڕێیە لە ئافرەتان دەرخستنی جەستە و لاشەیانە و جۆرێکە لە بێ ئەمری خوای پەروەردگار. کاتێک ئەم ئیمانەی ئافرەت دامەزراوە کە بڕیار بدا کە خۆی داپۆشێ و سەرجەم ئەم ئەوەی کە خوای پەروەردگار قەدەغی کردووە کە ببیندرێ لە دەرەوە ئەم دایپۆشی بێت و بڕیار داجاری هێ نەگەڕێتەوە سەر ئەو سفوری و خۆدانەپۆشینە. ئێمە ناڵێن ئەوەی کە دانەپۆشراوە با بڵێن باوەڕی بەخوانیە یان خوانە خواسە ئالی جەهەنەمە. ئەوە بەس خوای پەروەردگارە بڕیار دەدات کێ لە خوای پەروەردگار نزیکە و کێ لێی دوورە. ئێمە تەنها بۆ خوشکانی خۆمان بۆ ئافرەتانی ڕوون دەکەینەوە کە خۆداپۆشین ڕێز و پلە و پایە و با بڵێن ئەرک و واجبێکی سەرشانی ئینسانە بەرامبەر بە پەرستراوەکەی کە خوای پەروەردگارە پێویستە پابندبوونی خۆی بە فەرمانی خوای پەروەردگارەوە ڕابگەێنێت جا پابندبوونەکەی
لە بەڕۆژوبوونە لە نوێشکردنە و لە سەررجەم فەرمانەکانی خی پەروەردگارە پێویستە بەردەوام بێت تایە و سوور بێ لەسەری و بڕیاری نەگەڕانەوە سەرگوناه بات بۆی تەوبەکەی قوبول بێت بۆی عیبادەتی مانگی ڕەمەزانی قوبول بێ بۆی لێخۆشببوونی خی پەروەردگاری دەستکەوێت چونکە ئێمە ئەمانەوێت خی پەروەردگار لێمان خۆش بێت قەڵەمی عەفو بەسەر ئەو گوناهانەمانە بێنێت کە ڕۆژانە بە شێوەیەکی نەویستانە تووشی دەبین من دڵنیام ئەگەر تاکی مسلمان بەم نیەتە بگەڕێتەوە لای خی پەروەردگار خی پەروەردگار یوصلح لهم دنیاهم وآخرتهم وخی پەروەردگار بڕیاری داوە من یطع الله ورسوله وەرکەس فەرمانی خی پەروەردگار جێبەجێ بکە خی پەروەردگار بەڵێن ئەوەی پیاوە کە ژیانی دنیاشی بۆ ئاسان بکە و ژیانی قیامەتیشی هەم دنیای ئاسوودە بکە هەم قیامەتیشی بەهشتی نەبراوە و ئاسوودەی لای خی پەروەردگار و ڕازیبوونی خی پەروەردگاری دەستکەوت بڵێ خەڵێکی تر هەیە کە گرنگە خات و قەدەم خێر ئاماژەی پێ بدەین ئەوش ئەوەیە کە بەڕاستی ئێمە زۆر کەس هەیە ئەڵێ ئێمە خی پەروەردگار نعمەتی مەسەلە لە شولارێکی جوانیا و پێم نعمەتی ئەوەی پێداوم کە باڵا مەسەلە پرچێکی جوانم هەیە ئەی باشە ئەگەر من دایپۆشم خوا بۆ ئەمانە یاوە پێم یا هەندێک کەس مەسەلە بۆ مانای تر ئەڵێ من دەریەخەم لەبەرەوەی سوپاسی نعمەتەکانی خوا زیاتر بکەم لەبەرەوەی ئەها خی پەروەردگار ئەها فەرمێ لە فەرمودا فەرمێ ئین الله جەمیل یحب الجەمال ئەی خوا ئەگەر جوان بێ و جوانی خۆش بێ بە ئەوان بێ من یعنی بەڕاستی ئەمەیە ئەوە بڵێم کە ئێمە گەورەترین نعمەت بەڕاستی نعمەتی ئیمانە و گەورەترین نعمەت بۆ ئەوەی کە تۆ بتوانی لەسەر ئەو نعمەتی کە خوا پێیاوی سوپاسگوزار بی یعنی قیمەی مەسەل لووتکەی سوپاسگوزاریش بەچی ئەکرێ بە پابندبوون ئەکرێ یعنی کاتێک کە تۆ بتەوێ سوپاسگوزاری ئەو نعمەتانە بی کە خوا پێی بەخشیوی لە لاشەولارێکی ناسک و جوان و بەو شێوازە گەورەترین سوپاسگوزاری بۆ ئەو نعمەتە بریتێ لە ڕێژەی پابندبوون بۆ ئەوە بۆیە کەسانێک کە ئەو قسەیەکەن بەڕاستی ئەمانە قسەیەکی بێبنەمان قسەیەکی پوچن کە پێویستەکە هەڵوێستەی لەسەر بکرێ و بەو بیانوانەوە بەڕاستی وانەکرێ کە تۆ مەسەلە دوور بخاتەوە لە ڕێژەی پابندبوون لەوەی کە تۆ هەستیت بەوەی کە بڕیار بدەیت مەسەلە ببیتە ئافرەتێکی باڵاپۆش بەڵێ دەستخۆش بیاوان خان دیارە بەرنامەکەمان بابەتێکی زۆر گرنگ بوو کە خۆداپۆشینەوە خۆداپۆشین لە مانگی ڕەمەزانە بە هیوای توانی بێتمان بینارانی بەرنامەکەمان لەو بابەتە بە ڕوونکردنەوەی تەواومان دابێتنێ و تایبەتی بە ئافرەتانمان پێمان گەیاندبن کە پابندبوون بە فەرمانی خی پەروەردگارەوە هەموو لایەنەکان هەموو ئاراستەکان دەگرێتەوە و نابێ ئەوان ئەفزەلیەت و پێشەنی بدەن بە هەندێ عیبادەت و واز لە هەندێ فەرمانی خی پەروەردگار بێنن ئەمە جۆرێکە لە سەرکەشی و بێئەمری خی پەروەردگار کە سزاکەی جەهەنەما و سزاکەی تووڕەبوونی خی پەروەردگارە بخوای گەورە پەنامان بە بۆ هیوای عیبادەتی مانگی ڕەمەزانمان قوبوڵ بێ و خۆداپۆشینی ئافرەتانمان لە دوای مانگی ڕەمەزان بەردەوام بێ و بتوانین ئەم بەرنامە و سەرجەمکارەکانمان لای خی پەروەردگار قوبوڵ بێ و ئەوەی ڕوونکردنەوەی تەواویشماندا بێ و دەستخۆشی لە ئێوەش دەستخۆشی لە بینەرانیش بۆ گوێگرتنیان سوپاسانەکەین بۆ لەگەڵ بەرنامەکەمانمانەوە دەستخۆشیتان لێکن خی گەورە پاداشتی ئاوانخان و باتەوە کە توانیمان لەسەر ئەم بابەتە لە مانگی ڕەمەزاندا ڕوونکردنەوە بدەین.